یەکێکی وەکو ئەبوو ئیثاری میسری هەر کتێبێکی نووسێ بە ناوی تەوحید الحاکمیە. لە کتێبەکە زۆر بابەتی هێناوەتەوە طبعا فەرمێ باشە ئەسڵ ئەم تەوحیدانەی ئولوهیە و ڕبوبیە و ئەسما و صفات خۆمە دەقێکیان لەسەر نییە، نە لە قورئان نە لە حەدیث نە سەحابەی وای فەرموون نە عولەمای نە تابعینێک نەیفەرموون. ئەوەی ئەمەی داهێناوە ئیمامی ابن تەیمیە کە ساڵی 1928 ئیجری کۆچی دوایی کرد. ێ باشە ئیبن ڕەجەب خۆ پێش ئەوە لە کتێبی تەوحید صفات الرب باسی ئەمە ناکە. خۆ ئیمامی ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ئەهلی سونەت و جەماعەت و تەوحیدە، ێ باشە خۆ باسی ئەم ڕبوبیە و ئولوهیە و ئەسما و صفاتە ناکە. ئەمە پێوترێ ئیستقڕاء. یەکی وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ کە فەرموویەتی توحيد بريتية لتوحيد ألوهية، توحيد الربوبية، توحيد ألوهية، توحيد أسماء وصفات. بلام هر ابن القيم كصالح وصفنجاوي كي هجيك وجي دعي كردو تلبي أوا أفرمي توحيد دو جورة، توحيد المعرفة والإثبات وتوحيد الإرادة والقصد. باسي وانا هناكاتو لا ضمن كتاب كان خويا باسي توحيد التوكل كاتو وكل مدارج السالكين باسي توحيد التوكلك باشا چه إشكالك هي لما يكوتوتي توحيد التوكل يجني چه دليلي هنا وتولى سرويك أجر من توحيد الربوبية والألوهية وأسماء وصفاتك مورنا قرد ابن تيمية بوشيتو يعني محكومك